دەمانگ لەمەوبەر کاتێک هەم خەڵکی عێراق هەم لایەنە سیاسیەکان داوای هەڵبژاردننی پێشوەختەیان کرد بە ئومێد بووی ئەوە بوون کە گۆڕانکاریەک لە عێراقدا ڕوو بدات بەڵام هەڵبژاردننی ئەم جارەی عێراق لە هێلکەیەکی پیسە چوو کە نەک هیچی هەڵنەهێنا بەڵکو شروعیشی کرد ئێستا لایەنەکان هێندە دوورن لە یەکەوە هێندەش لە هەمان کاتدا نزیکن لە پێکدادان کە چاوەڕوانی هەموو شتێکی لێ دەکرێت دوورکەوتنەوەی سەدر لەلایەک و هەڕەشە و گوڕەشە هەروەها چوارچەوەی هەمەنجی لە لایەکی دیکەوە کە بە هیچ جۆرێک ئامادەی گفتوگۆنین و دەرگاکانیشیان بە دوور بەڕووی یەکدا داخستووە کەواتە دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت ئێمە ئەم شەو قسەی زیاتر لەسەرم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر نیدا کەعبی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز دکتۆر نیدا شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لە دواتویتی سەدرەوە دەست پێ بکەین کە دەڵێ بە هیچ جۆرێک ئامادەی دانیشتن و کۆبوونەوە نیم لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی سەرچاو کە بە گەندەڵکاران ناویان دەبات خوێندنەوەتان بۆ تویتەکەی سەدر چیە دەڵێت بە هیچ جۆرێک دانیشتنی نهێنیان لەگەڵ ئەنجام نادەم باڵێ لە سەرەتادا من ڕێز سڵاوم بۆ ئێوە و بۆ جەنابتان و بینەرانتان هەیە سوپاس بۆ میوانداریکردنی منتان ئەو تویتەی مقتەدا سەدر ئەمە شتێکی کتوپڕ لە نەکاو نەبوو بەڵکو پێشتریش چەند ئاماژەیەکە بوون کە بڕیار بوو کە لە ڕۆژی شەمەشدا یاخۆت دواخستنی ئەو خۆپشانانە کە بڕیار بوو ڕۆژی شەمە بکرێت ئاماژە بووم بۆ ئەوەی کە چەند دەست پێشخەریەکەن بۆ ئەوەی دانوستان لە نێوان لایەنەکاندا دەست پێ بکاتەوە بەڵام دوجار کە لە دانیشتن و کۆبوونەوەی نەتەوەییدا نیشتمانیدا نەگەیشتە هیچ ئەنجامێک ئەمە جارێکی دیکە بنبەستی سیاسی هاتەوە پێش و ئەمەش وای کرد کە دوجار مقتەدا سەدر ئەم تویتە بکات بۆیە ئێمە هەمیشە ئاواتەخوازین کە چەند دەست پێشخەریەکی دیکە لەلایەن هەموو لایەنەکانەوە هەر کەسێک بیرۆکەیەکی لێبێت بۆ ئەوەی بۆ چارەسەری کێشەکان بخاتە ڕوو حەز دەکەین کە دەست پێشخەریەکەی بخاتە ڕوو چونکە ئەو دوو هەوڵانەی پێشتر کە دراون بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتمانی و هەروەها حکوومەتی تەوافقیش هەردووکیان شکستیان هێناوە بۆیە ئێستا ئێمە پێویستمان بە دۆزینەوەی چارەسەر هەیە و پێشتریش کە ئێستا شەقامی عێراقی بەسەر سێ بەرەدەدا بەش بووە لایەنێکی سربەخۆیە کە چاودێری هەردوو لایەنەکەی دیکە دەکات لایەنێکیش لە ئیتالی تەنسیقی لایەنەکەی دیکەش مقتەدا سەدر ئیتر ئەمە بەکارهێنانی کارتی شەقام و ئەفشارەکان ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پرۆسەی سیاسی لە عێراق مایە پوچ بووە بۆیە پەنابراوەتە بەر شەقام بۆ ئەوەی ڕێگە چارەیەکی دیکە هەروەها پابەند نەبوونی لایەنە سیاسیەکان باش ئەمە وای کردووە کە زۆر باشە مقتەدا سەدر داوا ئەو داوایە ئاراستەی زۆر باشە دکتۆر نیدا زۆر باشە ببوورە دکتۆر نیدا ئێوە ڕستەیەکتان بەکارهێنا دەڵێ پرۆسەی سیاسی لە عێراقدا مایە پوچ بووە بۆ خۆ دەزانی پەرلەمان حکوومەت سەرۆکایەتی کۆمار بە تەواوی ئیفلیج بوون کەواتە ئایندەی عێراق چۆن نەبینن باڵێ باڵێ لە ڕاستیدا ئەگەر هیچ هەوڵێک سەرکەوتو نەبوو بۆ هیچ هەوڵێکی سەرکەوتو نەبوو بۆ پێکێنانی حکوومەت
ئەوە پێویستە یاریەکی دیکەی سیاسی بێتە ئاراوە کە هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن. ئێمە پێویستمان بە دەستورێکەیە کە لە بەرژەوەندی هەموو لایەنەکان پێک لە بەرچاو بگرێت. چەند بڕگەیەک لە ناو دەستوردا هەیە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە لەوانە بڕگەی 76 هەروەها ئەو یاسانەی کە پەیوەندیدارن بە یاسای هەڵبژاردن ئەو بڕگە و مادانە پێویستە. بەڵام هەرچەند ئێمە یاساشمان هەیە بەڵام هیچ لایەنێک پابەند نەبووە بەو یاسانەوە. ئێمە ئێستا کێشەکە لەسەر گەورەترین کوتلەیە. ئایا ئێستا ئێمە پرسیار ئەوەیە ئاخۆ گەورەترین کوتلە ئەوەیە کە لە هەڵبژارنەکان دەنگی زۆر بەدەستێنەوە یا خۆت ناوماڵی شیعە هەمووی بە کوتلەی گەورە بە یەکەوە دادەندرێت. ئیتر هیچ کامێک چەند یاسایەکیش بۆ ئەو مەبەستە دەرکراون بەڵام هیچ کامێک لەلایەنەکان پابەندی ئەو یاسانە. زۆر باشە دکتۆر نیدا. ئێستاش ڕاوتی سەدر کە دەیەوێت هەڵبژاردن پەرلەمان هەڵەشێنرێتەوە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە و یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و دەستور دووبارە هەموار بکرێتەوە. ئەمانە هەمویان ئەو لێکەوتانن کە لە ئەنجامی سەرنەکەی هەوڵەکان هاتوونەتە ئاراوە. زۆر باشە دکتۆر نیدا ببوورە با لە دەستور و پابەندبوون بە دەستور و هەمواری دەستور بگەڕێن چونکە هیچ لایەنێک لە عێراقدا پابەندی دەستور نین. دێمەوە سەر قسەکان و تیوتەکەی موقتەدا سەدر ئەوان دەڵێن کارتی سوورمان بەدەستەوەیە. بەڕای ئێوە ئەو کارتە سوورە چییە کە هەڕەشەی پێ دەکەن؟ پێکدادانی سەربازیە؟ ئێمە باسی هیچ کارتێکی سوور ناکەین بەڵام ئەمڕۆ من باسی ئەوەم کرد کە کوتلە سیاسیەکان گەیشتونەتە قۆناغی مایە پوچ بوون چونکە هەموو ئەو هەوڵانە و ئەو داواکاریانەی کە پێشتر لە ئارادا بوون چ لەلایەن سەدرەکان بۆ پێکێنانی حکوومەتی زۆر ناخود لەلایەن ئیتاری تەنسیقیە بۆ پێکێنانی حکوومەتی تەوافقی ئەوانە شکستیان هێنا. ئێمە دەڵێن پێویستە لەم قۆناغادا برانمان لە کورد و سنەکان ڕۆلی خۆیان بگێڕن لە بۆ پێکێنانی حکوومەت و لە بۆ دیاریکردنی کاتی هەڵبژارنەکان. ئێستاش پێشتریش بە جەنابتم گوت کە دۆخەکە بە ئیفلیج گەیشتووە و دەستنیشانکردنی سەرۆک وەزیران تا ئێستا ئێمە تا ئێستا ئەو خاڵەمان تێنەپەڕاندووە کە کێیەک زۆر گەورەترین کوتلەی شیعە بۆ ڕاستپاردنی کەساتێک بۆ پێکێنانی حکوومەت زۆر باش بۆ پۆستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. زۆر باشە دکتۆر نیدا. بۆیە ئێستا ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کە پێویستە لێک نزیکردنەوەی دید و بوچوونە زۆر باشە دکتۆر نیدا. کاتم زۆر کەم ماوە دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام دەیت و من زۆر سپاست دەکەم. هەوڵێک هەیە کۆبوونەوەکانی پەرلەمان بهێنرێتە کوردستان ینی بۆ کوردستان بیگوازنەوە. باشە پرسیار ئەوەیە بۆچی نابرێتە شارێکی تر لە شارەکانی عێراق بۆ نمونە نەجەف کەربەلا پێدوانیە دەیانەوێت کورد تێوە بگەلێنن لە چێشمەچێشی نێوان شیعە خۆیان؟ نەخێر لە بەڕوای من ئێمە لە وەکو چاودێر لە شەقامیش گوێمان لێ دەبێت شەقامی عێراقی زۆر بە حەز دەکەن کە کورد دەستوەردان بکات لە دۆخەکە بە تایبەت سەرۆک بارزانی چونکە هەمیشە شەقامی عێراقی دەڵێت ئەگەر لەو قەیرانەدا سەرۆک مەسعود بارزانی بێتە سەرخەت و نێوەندگیری بکات لە نێوان لایەنەکاندا ئەوە دڵنیان لەوەی کە توانایەکی لە
لە ڕاددەبەدەری هەیە لە چارەسەرکردنی ئەو کێشە و دەرچوون لەو ئەزمەیە لەو قەیرانە. دواتریش ئەمڕۆ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و هیچ جیاوازێکی لەگەڵ پارێزگەکان دیکەی عێراق نییە، هەموو ئەوەش بەشێکی سەرەکیە و پێکاتەیەکی سەرەکیە و بەشێکی سەرەکیشە هاو بەشێکی سەرەکیە لە پرۆسەی سیاسی عێراقدا. بۆیە ئێمە کاتێک کە کێشەکان دەگوازرێنەوە هەرێمی کوردستان ئەمە دەزانین بە دڵنیاییەوە کە لەوێ کێشە چارەسەر دەبن. دواتریش ئەمڕۆ لە عەقلیەتی سیاسی کە سەرۆک بارزانی دەکات ئێمە دڵنیان لەوەی کە توانای چارەسەرکردنی ئەو کێشەیە هەیە ئەگەر بەجددی بێتە سەرخەت. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر نیزا کاعبی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس.